پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئاژەڵە بچووکەکان شتی زۆر سەیر و سەمەرە، دۆزینەوەی شوێنەواری ژێر ئاوی بێوێنە و زۆر شتی تر کە لەم ڤیددیۆیەدا نیشانتان دەدەین. لێرەدا نۆ لە سەیرترین شتەکان دەخەینە ڕوو کە تا ئێستا لە ئەمازۆن دۆزراونەتەوە، بۆیە تا کۆتایی ڤیددیۆکە بینەر بن. سەرەتا لەو تۆڕە نامۆیە دەست پێ دەکەین کە لە ڕووباری ئەمازۆن لە وڵاتی پیرۆ دۆزرایەوە، تازێکە بە دەرزی سپی دەورە دراوە و شتێک لە ناوەندەکەیدایە. تا ئێستا بە تەواوی نازانین چییە. لانی کەم ئەم تۆڕە لە ڕووباری ئەمازۆن لە وڵاتی پیرۆ لەلایەن خوێندکارێکەوە دۆزرایەوە کە وێنەکەی بڵاو کردبوویەوە لە ئینتەرنێتدا. میدیاکان لەگەڵ کەسانی پسپۆر لێکۆڵینەوەیان کردبوو، بەڵام کەس نەیتوانی ڕوونی بکاتەوە کەچی لەو وێنانەدا دەردەکەوێ. زۆرێک زەخل لەوە دەکەنەوە کە ئەم شتە بەڕەچەڵک نامۆیە. هەندێکی تر دەڵێن تەنها بەشێکە لە دارێک، لە کاتێکدا بۆ هەندێکی تر هیچ ڕوونکردنەوەیەکی نییە. هەندێک دەڵێن لەوانەیە ئەم بوونەوەرە جۆرێکی نوێی جومگە پێیەکان بێ، وەک جاڵجاڵۆکە یان ڕەنگە هەر مێروویەکی تر بێت کە هاوشێوەکەی پێشتر نەمان بینی بێت. شتێکە بۆ زانست نادیارە. مەزەندە دەکرێت کە چەندین بوونەوەری لەو زۆرە هەبن کە لە ناو دارستانەکاندا خۆیان حەشارداوە، تەنانەت مێرووی ڕنگ و شێوەی جیاوازی هەمان زۆر هەیە. هەندێک لە زانایان دەڵێن ئەم زیندەوەرە هاوشێوی شێری مانانە و شارەزایانی دیکەش باز لەوە دەکەن کە مێروو هەیە کە بربەستێک لە دەوری هێلکەکانیان دروست دەکەن، ئەویش بە مەبەستی پاراستنی هێلکەکانیان. ئەگەر و گریمانە زۆرن کە ڕەنگە پەیوەندیان بە واقعەوە نەبێت و ئێستاش سڕێ تۆیە. ئەم تۆڕە سەیرە چیە کە لە ڕووباری ئەمازۆن لە پیرۆ دۆزرایەوە؟ ئایا تۆ لەگەڵ ئەم گریمانانەی؟ لە کۆمنت بۆمانی بنووسن. و ئێستا باسی ئەو ڕووبارە دەکەین کە لە بنی دەریادا دۆزرایەوە. هاوشێوی بیرۆکەی نەوت و ئاوە چونکە چڕێکانیان دەگۆڕێ، بۆیە هەبوونی ڕووبارێک لە بنی دەریادا شتێکی زۆر سەیرە، بەڵام بوونیشی هەیە. جگە لەوەش لە ناو ڕووبارەکەدا شلەمەنی و بەرد لە بنەکەیدا هەیە و ئێستاش دەچینە کەشتی جنۆکە لە دوورگەی چووک. هەندێک ئەفسانە هەن کە دوور نین لە واقعەوە. یەکێک لەو شتە سەرنجڕاکێشانەی کە لە زەریاکەدا دۆزراوەتەوە ئەو کەشتێ نقومبوانن کە زانیاری سەردەمێکی دیکە دەهێنن کە چۆن و چی بەسەر هاتووە. هەروەها ئەو کەسانی کە تێیدا دەژیان لە دوورگەکانی چووک لە یەکێک لە کەناراوەکانی زەریای هێمن پاشماوەی کەشتی و فڕۆکە زۆرە، بەڵام لە ڕاستیدا پاشماوەی ئەم کەشتیانە لە ژاپۆن دۆزینەوەیەکن کە مێژوویەکی زۆری هەیە. ئێستا دەتوانن زانیاری و دۆزینەوە سەرنجڕاکێشەکان بزانن. یەکێک لەو شتانی کە تۆ هیچ لەبارەیەوە نەدەزانی ئەم کەشتیەیە کە تا ئەمڕۆ بانگی دەکرێت بە کەشتی جنۆکەی لە دوورگەی چووک و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مێژووەکەی ئاماژەی پێدەکات. دەوترێت لەسەر ئەم کەشتیە جنۆکەی غەواسەکان دەردەکەون کە بە دەوری ئەم شوێنەدا دەسوڕێنەوە و هەرگیز کەس نەیتوانیوە وێنەیان بگرێت. ئێستاش باسی وێرانەکانی لیام دەکەین. شارێکی ون بوو. ئەم شارە یەکێکە لە شارە کۆنەکانی ژێر ئاو لە باشووری شاری حیفای فەڵەستین و بەڕاستی سەرسوڕهێنەرە. یەکێک لە شتە سەرسوڕهێنەرەکان ئەوەیە کە سەدا 95 ڕووبەری ئاوی سەر هەسارەکە لای مرۆڤ نادیارە. پێکهاتەیەکی بەردی ژێر ئاو هەیە کە دۆزراوەتەوە لە ساڵانی 1930 و یەکێکە لە سەرنجڕاکێشترین شوێنە گەشتیارەکان لەم ناوچەیەدا. هەرگیز سەرچاوەکەی نازانرێت، بەڵام پێدەچێت ڕێگایەک بێت بۆ شاری ونبووی ئەتلانتس. ئەم ڕێگایە دەکەوێتە قوڵای 6 مەتر لە ئاستی دەریاوە و ئەگەری ئەوە هەیە غەواسەکان کە بەردەوام حەزیان لە گەڕانە بچنە سەری. و ئەوەی جێگای سەرسوورمانە ئەوانەی کە ئەم ڕێگایان دۆزیوەتەوە غەواسیش بوون کە بە دەوری ناوچەکەدا سەرگەردان بوون و کاتێک دۆزیانەوە پەیوەندیان بە پۆلیسەوە کردووە. ڕێگاکە ناوی ڕێگای بیمینیە و پێدەچێت شتێکی نهێنی لەم شوێنەدا هەبێت. ئێستاش با باسی نەهەنگی کۆتر بکەین کە لە دارستانی ئەمازۆن دۆزرایەوە. ڕەنگە ئەمە زۆر سەیر بێت، هەرچەندە زیندەوەری ئاوی خوێیە، بەڵام لە ڕووباری ئەمازۆن دۆزراوەتەوە. گریمانەیەک هەیە کە دەڵێت نەهەنگەکە لە دەریادا لە ناوچووە، دواتر ترمی خۆی بەرەو ناوسی دارستانەکان ڕۆشت و لەوێ دۆزرایەوە.
ئەم گریمانەیە لە دەریای تووڕێیەوە سەرچاوە دەگرێت کە شەپۆلەکانی بەشێک لە وشکانی قودداوە. ئەم گریمانەیە لە پەیوەندی لەگەڵ گریمانەکانی تردا لۆژیکترینە کە هەندێکیان دەڵێن جستی نەهەنگەکە لەلایەن مرۆڤە بێگانەکانەوە لەم شوێنە فڕێدراوە. بێگومان ئەمە بۆ زۆر کەس قەناعەت پێکرد نییە. هەندێکی تر دەڵێن ڕەنگە نەهەنگەکە لە تاڵاوەکانی ئەمازۆن گیری خواردبێت دواتر بەرەو نیشتنەوە ڕۆیشت بێت، بەڵام هیچ گریمانەیەکی پشتڕاست کراوە نییە. شایانی باسە زۆر زار زیندەوەرانی دەریایی بەهۆی ئەو شتە پلاستیکیانەی کە هەندێک فڕی دەدەنە ناو ئاوەکەوە دەمرن، دواتر ئەو زیندەوەرانە دایان خۆن و کۆتاییان پێدەهێنن و بەداخەوە گیانیان لە دەستداوە. ئێستا ڕوو لە کوونەشینەکەی بیلیز دەکەین کە لە چاوێکی زەبەلاحی ئەهریمەنێک دەچێت کە لە ژێر ئاوەکەدا خۆی حەشارداوە. لە ساڵی 1970 لە کەناراوەکانی بیلیز لەلایەن زاک کۆستۆوە دۆزرایەوە. کوونەشینەکە گەورەترین کوونە لە زەریادا. ناوچەکە وەک شوێنێکی سەرنجڕاکێشی گەشتیاری کار دەکا کە گەشتیاران تێیدا ڕێنمایی دەکرێن، چونکە کوونەکە 300 مەتر پانی و 125 مەتر قوڵە. سەختە بگەیتە قوڵای کوونەکە، بۆیە دەتوانیت تەنها بۆ چەند مەترێک خۆت بخزێنیتە ناوی، چونکە ئەگەری هەیە شتێکی مەترسیدار ڕوو بدا و ئەگەر لەوە قوڵتر بچیت ڕەنگە نەتوانرێت دەربازت بکەن. هەموو ئەو شتانی کە پێی دەوترێت پەیکەری جایسۆن هەمووانی هەڵخەڵەتاندووە دوای ئەوەی دەرکەوت کە پەیکەر نییە، بەڵکو کەسێکە کە خۆی لەبەر کردووە و ئامێرێکی تایبەتی بەکارهێناوە بۆ هەناسەدان لە ژێر ئاودا، ئەویش بۆ ئەوەی خۆی لە قوڵای ڕووباری ئەمازۆندا بشارێتەوە. سەبارەت بە ئارمادیۆلۆی زەبەلاح درێژێکی دەگاتە 1 مەتر و کێشی دەگاتە 30 کیلۆگرام. جگەلەوەش پشتێکی زۆر ڕقی هەیە کە بە توێ کڵدا پۆشراوە. هەروەها ڕەنگی بەشی سەرەوەی جەستەی کاڵە، لە کاتێکدا ئەندامەکانی تری ڕەنگیان کراوەیە و سەریشی نوگدارە. ئێمە زۆر نازانین دەربارەی چۆنێتی زاوزەی ئەم ئاژەڵە، بەڵام دەزانین کە هەموو ژیانی تەنها لەگەڵ یەک هاوسەر بەسەر دەبا و دوای ساڵێک لە دایکبوونی ژیانی هاوسەرێتی دەست پێ دەکا. ئەمە ژواتە دوای 365 ڕۆژ لە لەدایکبوونی کە دواتر دەست دەکا بە زۆربوون و زاوزێکردن و بە تەنیا خۆراک بەدەست دەهێنێت و دەیخوا و تەنها لە کاتی زاوزێکردندا هاوبەشەکەی دەناسێت بە بەکارهێنانی چنگە ناو ڕاستەکەی ئەرز هەڵدەکەنێت و تێیدا دەمێنێتەوە و لەسەر ئەندامەکانی دواوی خۆی دەوەستێت و کلکیشی دەجوڵێنێ بۆ ئەوەی بگاتە مێر و لە سپیەکان بە دڵنیاییەوە بوونەوەرێکی جیاوازە کە ڕەنگە ڕابکەیت ئەگەر لە بەردەمتدا بیبینیت. ئایا کام دۆزینەوە زیاتر سەرنجڕاکێش بوو بەلای تۆوە؟ دەتوانێت لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسیت و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوویت. ئەگەر ڤیدیۆکەمانت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەڕەخن و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.